خۆشەویستان مامۆستایانی ئاینی لە کۆمەڵگەی موسڵماناندا و بەتایبەت لە نێو کۆمەڵگەی کوردەواری خۆماندا ڕۆڵ و کاریگەری بەرچاویان لە پند بە پند لە خاڵ بە خاڵی ژیانی ئێمەدا هەیە. ینی وەکوی ئەوترێ ئەنێمە زۆرجار بە سوعبە دەوترێ، بەڵام خۆی لە ئەسڵا وایە ڕاستەکەی ئەوترێ لە لەدایک بوونمانەوە تا مردن مامۆستای ئاینی ڕۆڵی هەیە لە ژیانی ئێمە. ئێ بە فعلی وایە هەر لە دایک بوون و لە ناونان و لەم مەڕاسیمانەوە حتا وەکو ژنهێنان و دواتر کە کەسێک وەفاتەکە و کۆچی دواییەکە هەر مامۆستای ئاینی لەگەڵم کەسەیە. ئەوە جگەلەوەی لە ژیانی ڕۆژانەیە هەفتانە لە وتاری هەینیە، لە ڕەمەزانانە، لە بابەتە کۆمەڵایەتیەکانە، لە سوڵح و ئاشتاواییەکانە مامۆستایانی ئاینی گرنگێکی تایبەت و ڕۆڵێکی گرنگیانێ لە نێو کۆمەڵگەی کوردەواریە. زۆر جار لە نێوان دوو هاوسەرە گرفتێک دروستە بێت، یەک دنیا کەس قسەی تیاکە حەل نابێ، مامۆستایەکی ئاینی قسەی تیاکە حەل لەبێ. ئەمە بۆ کێشەی نێوان دوو عەشیرەت، دوو گوند، دوو ناوچەش هەر ڕاستە. یەکێک لەو کاریگەریانەی کە مامۆستایانی ئاینی بەسەر کۆمەڵگەەوە هەیەە بە تایبەت ئەو مامۆستایانەی چالاکن هەم لە سۆشیال میدیا هەم لە وتاری هەینی، ئەو وتاری هەینانی کە ئامادەیەکەن، ینی وتارێک نییە لە مێژووا بژین لەگەڵ واقعی ڕۆژایە. بەڕاستی کاریگەریان لەسەر گەنج هەیە، کەم نین ئەو گەنجانی دوای مامۆستایەکی ئاینی کەوتون مزگەوتێ مامۆستای ئاینەکەی چالاکە ئەبینی کۆمەڵک گەنجی زۆر چالاک لە مزگەوتەکەیە و بە دەوری مامۆستاکەون. مزگەوتی ژێ مامۆستاکەی چالاک نییە، نابینی کۆمەڵە گەنجی چالاکی لێبێت. جا مادەی هۆشبەر یەکێکە لەو مادانەی کە لە نێو گەنجانە زیاتر تەشەنە ئەسەنێت و ئەوان جیرۆ دێبن، ئالوو دێبن، دوجار خۆیان و داهاتووی خۆیان و کۆمەڵگەش ئەخەنە مەترسیەوە. با بزانین مامۆستایانی ئاینی چ ڕۆڵێکیان هەیە لە هۆشیارکردنەوەی کۆمەڵگە بە تایبەت گەنجان لە بابەتی مادەی هۆشبەر. میوانداری بەڕێز مامۆستا ئەحمەد کوردیمان کردو لە شاری هەولێرەوە بە سوپاسەوە لەگەڵمانە ڕاستەوخۆ لەسەر ڕۆڵی مامۆستایانی ئاینی لە ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر. مامۆستا ئەحمەد سڵاوی خوارد لەبێت. دەپرسم مامۆستایانی ئاینی تەبعاً لە زۆر بابەتە یعنی قسەیان هەیە لەسەر ژیانی خەڵک و کۆمەڵگا و قسەکانیشیان لە نێو خەڵکە گوێ لە گیرا و زۆر جار خەڵکیش پابەندە پیانەوە. بەڵام لە بابەتی گەنج و مادەی هۆشبەرە مامۆستایانی ئاینی لە هەرێمی کوردستانە چ ڕۆڵێکیان بینیوە یان دەتوانن چ ڕۆڵێک بجێڕن و ببینن؟ سڵاوی خوا لە بەڕێزت مامۆستا داناوە لە خاتوولەنیا خانیش و دواتریش سەلام و ڕێز و حورمەت لە بۆ تەواوی بینەران و بیسەران لە کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی پەیامی ڕۆژ. جەنابەت پێشەچێکی جوانت باس کرد، بەڵێ مامۆستایانی ئاینی یەکێکن لەو چین و توێژانەی نێو کۆمەڵگا، دەتوانم بڵێم کاریگەرترین چین و توێژن لە نێو کۆمەڵگا، چ بەرەو باشبوونی کۆمەڵگا یاخود خوا نەخواستە بەرەو خراپی ڕۆیشتنی کۆمەڵگا. جەنابەت ئاماژەت بەوەی کرد مامۆستایانی ئاینی هەر لە دایکبوونەوە تاوەکو مردنیش. بەڵام من دەتوانم بڵێم لە پێش لە دایکبوونی مرۆڤەکان مامۆستایانی ئاینی کاریگەری خۆیانیان هەبووە و ڕێنماییان هەبووە و زۆر جاری وا هەبووە تەنانەت لە کاتی مارە بڕینی دایک و باوکی ئەو کەسێک کە هێشتا لە دایک نەبووە مامۆستایانی ئاینی دەور و ڕۆڵ و کاریگەریان هەبووە و لە دوای مردنیش، یعنی نەک تەنها لە کاتی مردن و سەرقەبران و ڕۆیشتنەوەی خەڵکەکە و تەڵقین و کۆتایی پێبێننا، بەڵکو لە دوای مردنیش مامۆستایانی ئاینی ڕۆڵیان هەبووە، کاریگەریان هەبووە بەوەی کەوە کۆمەلگا بە شێوەیەکی گشتی دوعا لە بۆ ئەو مردیەش بکەن ئەگەر هاتوو ماوەیەکی زۆریش تێپەڕی بوو بەسەر مردنی کەسەکە. کەواتە کاریگەرترین چین لە نێو کۆمەلگا چین و توێژی مامۆستایە یاخود مەلایە یاخود زانای ئاینیە یان هەر ناوێکی دیکە کەوا شایستە بێتن بەو چینە. ئەوەی کەوا جەنابەت ئاماژەت پێکرد یاخود تەوەرەکەمان کەوا لەسەر هۆشیارکردنەوەی کۆمەلگایە لەسەر مادە هۆشبەرەکان و مامۆستایانی ئاینی چ ڕۆڵێکیان تێدا هەبووە، بێگومان مامۆستایانی ئاینی دەتوانم ئەوەش زیاد کەم ماندووترین چین و توێژی نێو کۆمەلگای کوردەوارین بە تایبەت. لەبەرەوەی چین و توێژی
دیکەمان هەیە کەوا ماندوون بەڵام ڕەنگە هەندی مامۆستایەکی ئاینی ماندوو نەبێت چونکی مامۆستایانی ئاینی ناتوانن تەلەفۆنەکانیان داخن مامۆستای ئاینی ناتوانانی دەرگای لە خەڵک نکاتەوە مامۆستای ئاینی ناتوانانی دەرگای مزگەوتەکەی بەڕووی پرسیاری خەڵکدا نکاتەوە مامۆستای ئاینی ناتوانێت هەندێک کارەسات یان هەندێک بوار یان هەندێک بابەت کە خەریکە بەسەر کۆمەلگادا دێت خۆی لێ بێدەنگ بکات بۆیە بەڕاستی مادەی هۆشبەر ئەو حالەتەیە یاخود ئەو دیاردەیە کەوا بەڕاستی کۆمەلگایەکانی گرتوتەوە بە شێوەیەکی گشتی بەڵام لێرە و لەوێ هەست پێ دەکەین خەریکە کۆمەلگای کوردەواریش دەکەوێتە ژێر کاریگەری و تەسیری خەڵکانی تر یاخود چاولێکەری بۆ ئەوەی کەوا ئێمە پارێزگاری لە گەنج و لاو و کوچ و کوڕەکانی خۆمان بکەین پێویستە مامۆستایانی ئاینی ئەو کاریگەریان هەبێتن کەوا لەسەر هەموو بابەت و بوارەکان کاریگەریان هەبووە. زۆر باشە مامۆستا ئەحمەد ئایا ئەم بابەتی مادەی هۆشبەر دەکرێت مامۆستانی ئاینی چۆن باسی لێەوە بکەن لە وتارەکانیاندا باسی لێەوە بکەن یاخود کۆڕ و کۆبوونەوەی ناو مزگەوتەکان ئەم باسە ئاماژە پێ بدەن یاخود دەکرێت لە ڕێگەی سۆشیال میدیاوە هۆشیاری بۆ گەنجان و چین و توێژەکان بڵاو بکەنەوە. بەڵێ مامۆستای ئاینی سەرەتا دەبێت لەوە دەست پێ بکاتن کەوا خەڵک و هۆشیار بکاتەوە گەنجانمان بە ئاگا بێنێتەوە لەوەی کەوا شتێکی قەدەغەکرا و حرامە لە ڕوانگەی شریعەتی ئیسلام و هەروەها ئێمە کۆمەڵێک ئاەتمان هەیە و کۆمەڵێک فەرمودەمان هەیە بۆ نمونە خوای سبحانه وتعالى لە قورئانی پیرۆزدا کەوا دەفەرمێت إنما الخمر والميسر والأزلام والأنصاب رجس من عمل الشيطان فاجتنبوه ئەوە بەڕاستی یەکێکە لە هۆشیارکردنەوەی کۆمەلگا کە پێویستە مامۆستای ئاینی خەڵک پێ هۆشیار بکاتەوە یان ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوا باز لەوە دەفەرمێتن هەموو خەمرێک یاخود هەموو بێهۆشیەک هەموو سەرخۆشکەرێک ئەوە حرامە و پێویستە خۆمانی لێ بپارێزین مامۆستای ئاینی پێویستە خەڵک هۆشیار بکاتەوە بەڵام چۆن و لەکوێ و سەلاحیەت و مەدای ئیشکردنی مامۆستای ئاینی لەکوێیە بەڵێ ئەوە قسەیەکە پێویستە مامۆستای ئاینی سەرەتا لەلایەن حکوومەتەوە دەستکراوەیەکی باشی هەبێت و پێویستە ئاسانکاری بۆ بکرێت و پێویستە لە هەموو مەحفەلەکان و پێویستە لە هەموو شوێنەکان مامۆستای ئاینی قسەی خۆی هەبێت بۆ نمونە لە وتاری هەینی مامۆستا پێویستە قسەی خۆی هەبێت کە کردوێتی و هەروەها مامۆستای ئاینی پێویستە لە محازەڕەکان لە ئۆرکشۆپەکان لە سمیناراتەکان یاخود لە کۆڕ و مەجلیسەکانی نێو کۆمەلگا وەکو ژنمارە بڕین یاخود وەکو تەعزیەباری یاخود وەکو ئەوەی کەوا خەڵکانێک کۆبوونەوە بۆ سڵح و ئاشتی پێویستە مامۆستای ئاینی بزانێت کامە شوێن برینی هەیە بۆ ئەوەی کەوا مەرهەمێک هەتوانێک بەکاربێنێت بۆ ئەوەی کەوا کۆمەلگا بەرەو هەردێری خراپتر نەڕوات بەرەو برینی قوڵتر نەڕوات پێویستە مامۆستای ئاینی ئەسپی خۆی تێدا تاو بدات بۆ ئەوەی کەوا کۆمەلگا هۆشیار بکاتەوە یاخود سۆشیال میدیا ئێستا هەرچی مامۆستا هەیە یاخود هەرچی کەسێک هەیە لە نێو کۆمەلگادا سۆشیال میدیا بەکاردێنێت بۆیە مامۆستای ئاینیش یەکێکە لەو ڕەکیزە گرنگ و بابەت و ڕوون و دیارانەی کەوا پێویستە لە سۆشیال میدیا دوانەکەوێت و پێویستە قسەی خۆی هەبێت بۆ ئەوەی کەوا خەڵک هۆشیار بکاتەوە لە هەموو بابەتێکی مەترسیدار کەوا خەریکە بەرەو پیلی ئەو کۆمەلگایە بێت. باش مامۆستا ئەحمەد خودی ئەوەی کە دەسەڵات ینی جەنابەت باست کرد کە ئەبێ لە هەموو شوێنەکانە و لە هەموو پێگەکانە ڕۆڵی مامۆسای ئاینی پارێزراو بێت نەک لە شوێنەکە پێویستی پێ بوو بانگی کا و مامۆسای ئاینی لە پێشەوەدانێ بەڵام لە شوێنێکی دیکەیان سەرکوتیکە دەمکوتیکە نەهێڵێ قسەبکە نەهێڵێ وتارەکەی بەو شێوازە بێت کە کۆمەڵگەکە پێویستێتی بەڵام پرسیارەکەی من بەو مانایە کە ینی ئەمە دەلالت لە چییە کاتێک کە هەندێک بابەتێ بە یاسا بە کۆمەڵێک ڕێنمایی بەچی لایەنی دەسەڵات و حکوومەت وەکو بڵێ بنەبڕ نابێیان لە ناو کۆمەلگایە کۆتایی نایەت کاتێک دەسەڵات دیە با بڵێن پشت بە مامۆسای ئاینی ئەبەستێەوە مامۆسای ئاینی ئەهێنێتە ئەم ڕوبەڕووبوونەوە ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی ئەوەیە کە هەر بە فعلی تا ئێسش لە کۆمەڵگەی کوردەواری ئێمەیە مامۆسایانی ئاینی بەڕێزی ئێمە مامۆسایانی میحراب مامۆسانی مێزەرسپی ئێمە گوێ لە گیراون لە ناو کۆمەلگایە ئەمە دەرخەری ئەو ڕاستیە بۆیە دەسەڵات لەم بابەتانەیە هانا بۆ مامۆسای ئاینیە بات
بێگومان هەروایە کە باسمان کرد لە سەرتاوە یەکێک لە چین و توێژە هەرە کاریگەریەکان ئەگەر نەڵێم تاکە کاریگەری ئەو تۆ هەیە ڕەنگە کۆمەڵێک چین و توێش کۆ بکەوە وەکو مامۆستای ئاینی پێ نەکرێت بەڵام با ئێمە تۆزێک بە متەوازعەوە قسان بکەین یەکێکە لە چین و توێژە هەرە کاریگەریەکانی نێو کۆمەلگا کەواتە دەسەڵات کەواتە ئەوانەی فەرمانڕەوان دائیمەن چاویان لەسەر وتارەکانی مامۆستایانی ئاینیە دائیمەن هەوڵ دەدەن مامۆستایانی ئاینی بۆ مەبەستی خۆیان بەکاری بێنن کە مەبەستیانە باز لە شتێک بکەن یعنی بۆ نمونە ئەگەر تو نەخۆشیەک بێت بۆ نمونە ئەفلۆنزایەکە یان بۆ نمونە کارێکە کەوا تو ئاگادارکردنەوەیەکە لافاوێکە یان هەر بابەتێکە بۆ ئەو شتە سادانش جاری وا هەیە پەنادێنن بۆ مامۆستایانی ئاینی نەک جاری وا هەیە بەڵکو زۆربەی جار لە دوای ئەوەی کەوا ئێستا وتارەکان دەنووسرێتەوە و وتارەکان دەنێردرێت بۆ مامۆستایان کەوا لە ڕۆژی هەینی و لە خوتبەی جومعە باسی بکەن لە دواتردا هامشێک هەیە یاخود ملحەقێک هەیە پاشکۆیەک هەیە دەڵێن باسی ئەو بابەتەش بکەن کەوا هەنووکەییە یاخود بابەتێکی هەستیارە پێویستە باز بکرێت کەواتە ڕۆژانە مامۆستایانی ئاینی بەجێ نەماون بەڵام قسەکە لێرە ئەوەیە ئایا فەرمانڕەوان ئایا دەسەڵاتداران ئەوەی کەوا مامۆستا مەبەستیەتی هەموو شتێک باز بکات ئەگەر هاتوو زەرەری خۆشی بیت ئایا ئەو مەجالە و ئەو فەزایە دەدات بە مامۆستای ئاینی قسان بکات و ئایا دواتر ئەگەر وتارەکەی یاخود خوتبەکەی یان محازەڕەکەی یان بەرنامەکەی ئەگەر هاتوو پێشکەش کرد ئایا گەرانتیەک هەیە زەمانەتێک هەیە مامۆستای ئاینی بانگ نەکرێت بۆ شوێنی مەبەست و بۆ لێپێچینەوە ئەوە هەمووی بەڕاستی پرسیارە یان ئەگەر هاتوو مامۆستایەکە ئەوەندە کاریگەر بوو بە پێشەوایەک لە پێشەوایەکانی نێو کۆمەلگا ئایا ترس و تۆقین و یاخود تیرۆرکردنی لەسەر نییە لە دوجاردا بەڕاستی ئەوانەی کەوا لە کۆمەلگای کوردەواری دەبینین بەداخەوە کەوا باسی دەکەین تاوەکو ئێستا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئەو تۆ نەیان توانیوە خزمەتێکی شایستەی مامۆستایانی ئاینی بکەن بەڵکو زۆر جاری وا هەیە لەسەر وتارێک یان لەسەر بەسەرهاتێک کە مامۆستای ئاینی باسی کردووە بان کراون بۆ لێپێچینەوە لە شوێنێک لە شوێنەکان ئەوە بەڕاستی کارە ساتە بەڵکو دەبی مامۆستای ئاینی سربەخۆی خۆی بپارێزێت و دەبی ئەو مەجالە و ئەو فەزایە و ئەو قووەت و هیممەت و ئەو پێگەی مامۆستای دەبی پارێزراو بێت بۆیە بەڕاستی من لێرەوە دەڵێم مامۆستایانی ئاینی ئەوانەی کەوا مامۆستای ڕاستەقینەن و ئەوانەی کەوا مامۆستان پێغەمبەری خوا کەوا فەرموویەتی العولەماء وەرەثەة الأنبیاء ئەو مامۆستا ئاینیانەی کەوا میراتگیری ڕاستەقینەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم نابێت لە حەق سڵ ببنەوە نابێت باسی ناحەقان بکەن بە شێوەیە کەوا بۆ خۆی بۆ خاتری ئەوەی لە مزگەوتەکە دەری نەکەن یان لە خانوەکە دەری نەکەن یان موچەکەی نەبڕن یان قسەیەکی پێنەڵێن سڵ بکاتەوە حەقەکان بشارێتەوە بەڵکو بە پێچەوانەوە دەکرێت ئێمە حکمتمان هەیە بە حکمتەوە باسی بکەین و دەکرێت ئێمە بە شێوازێک باسی بکەین کەوا خەڵکەکە تێبگەینین و لە هەمان کاتیشدا بەڕاستی دەسەڵاتدارەکان هۆشیار بکەینەوە دەسەڵاتدارەکان هەر وەکو چۆن ئەگەر دکتۆرێک یان پزیشکێک ئەگەر دەرزیەک لە نەخۆشێک دەدات مانای وانیەکەوە ئەو دکتۆرە ڕقی لەو نەخۆشەیە یان ئەگەر دایک و باوکێک یان برا گەورەیەک یان کەسێکی چاوساغ و سەرڕاستی خزم و عشیرەت و قەومەکەی خۆی ئەگەر زلەیەک یان ئەگە سەرکۆنیەکی کەسێکی تری خوارتر دەکات مانای وانی ڕقی لێ دەبێتەوە بەڵکو بۆ ئەوەیەکەوە بە ئاگای بێنێتەوە بۆیە بەڕاستی مادەی هۆشبەریش یەخەی ملەتی کورد و گەنجی کوردی گرتووە پێویستە مامۆستایانی ئاینی ئەو مەجالە فراوانەیان پێ بدرێت و تەشخیصی ئەو شوێنانە بکەن چونچی مادەی هۆشبەر ئێستا بۆتە کارێک کە بەداخەوە بازرگانیەکی زۆری پێ دەکرێت بە حکمی ئەوەی کەوا هەرێمی کوردستان لە نێو کەوتۆتە شوێنێک چاردەورەکانی بەڕاستی ئەگەر دوژمنی کوردیش نەبن بەڵام ناحەزی کوردن ڕەنگە خەڵکانێک ئەو بابەتە بقۆزنەوە بێنن ملەتی کورد یاخود گەنج و کوڕ و کچەکانی ملەتی کوردمان بەرەو هەردێر ببەن و بەرەو ئالوودەبوونی مادە هۆشبەرەکانیان بکەن. زۆر باشە مامۆستا ئەحمەد ڕۆژی پێنجشەمە 20 مانگ خولەک بە مامۆستایانی ئاینی کرایەوە ئەگەر باسێک لەو خولە بکەیت و گرنگی ئەو جۆرە خولانە و ناوەڕۆکی خولەکە باسی لە چی دەکرد؟ خولەکە بە شێوەیەکی گشتی باشە هەموو ئەو جۆرە خولانە باشە بەڵام پرسیار لێرە ئەوەیە ئایا ئەوانەی کەوە مادەی هۆشبەر بەکاردێنن ئایا مامۆستایانی ئاینین ئایا ئەوانەی کەوە مادەی هۆشبەر بەکاردێنن و ئالوودە بوون ئایا نوێژخوێنانی مزگەوتی مامۆستایەکانن
ئایا مامۆستایانی ئاینین بازرگانی یاخود با بڵێم دابشکردنی تریاک و حەشیش و مادەکانی تر دەکەن؟ بێگومان نەخێر. ئەدی باشە ئەو جۆرە خولانە لەبەرچی بە مامۆستایان دەکرێتەوە یاخود لەبەرچی مامۆستایانی بەشدار پێ دەکرێت کەوا دەرکەوتووە مامۆستایانی ئاینی کاریگەری ڕاستە و خۆیان هەیە بەسەر تاکتاچی نێو کۆمەلگا. ڕەنگە وەکو چین و توێژەکانی تری پزیشکان ئەندازیاران یاخود چین و توێژەکانی تر نەبێت، بەڵام مامۆستای ئاینی کۆنتاچی ڕاستە و خۆمان لەگەڵ تاکتاچی نێو کۆمەلگا هەیە، بۆیە ئەو کاریگەریە دەبێت حیسابی بۆ بکرێت. بەڵام من دەڵێم تەنها ئەو خولەبا بۆ مامۆستایان نەکرێتەوە، ئەو خولەبا هەوڵ بدرێت شەوانە ئەو هەموو کافتریایە هەیە، ئەو هەموو گازینۆیە هەیە لە شوێنە گشتیەکان لە تاوەکو بەرەبەیان تاوەکو درنگانێکی شەو ئەو هەموو گەنجە لەو شوێنانە دەبینێنەوە. ئایا حکومەت یاخود دەسەڵاتداران یاخود فەرمانڕەوایانی هەرێمی کوردستان ناتوانن بچن خولێکی ئاوا بکەنەوە لە بۆ ئەو گەنجانەی کەوا دەمینێنەوە ڕاستە و خۆ هۆشیاریان نەکەنەوە؟ ناکرێت تو بێ ئاگاداری ئەو گازینۆیە یاخود ئەو هوتێلە یاخود ئەو شوێن و کافتریایە بکەی کەوا بڵێ ئێمە خولێکمان هەیە لە فرانە ڕۆژ ئێمە دێین، مامۆستایەکی ئاینیش قسەتان بۆ دەکات، پسپۆڕێکی دەرونی قسەتان بۆ دەکات، پزیشکیەکی ئەو بوارە قسەتان بۆ دەکات بۆ ئەوەی کەوا ڕاستە و خۆ ئێمە کۆنتاکمان هەبی لەگەر ئەو خەڵکەش. لەبەرەوەی ئەوانەی کەوا بەڕاستی خولەکان دەکەنەوە یاخود ئەوانەی سەرپەرشتی ئەو جۆرە خولانە دەکەن، بابێنە شوێنە گشتیەکان، با مەنەسەدا بنێن، با کورسی مێزدا بنێن، بابێن خەڵک هۆشیار بکەنەوە، با تەوعیەیەکی یەکجار زۆر هەبی، با کورتە فلیمیان هەبێت، با پۆستەراتیان هەبێت لە شوێنە گشتیەکان بۆ ئەوەی کەوا ئەو چین و توێژەی کەوا بەڕاستی دەتوانم بڵێم گەنج و لاوی هەرێمی کوردستان لەو هەموو حیا و حورمەت و دین و ئەخلاقی کە هەیبوو ئێستا خەریکە هەست پێ دەکەین تاکتاکە لە دەستمان دەردەچێت، تاکتاکە ئالوودە دەبن بە مادەی هۆشبەر، تاکتاکە دەبن بە دابشکەری مادەی هۆشبەر و تاکتاکە تەنسیق دەکەن لەگەڵ بازرگانەکانی مادەی هۆشبەر و بەڕاستی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستانیش تەسخیش و دەستنیشانی ئەو بازرگانانە بکات. ئایا لە چێوە دێت، لە چ وڵاتێک دێت، لە چ سنوورێکەوە دێت و چۆن داخل دەکرێت، بە ناوی چیەوە دابش دەکرێت، ئایا ئەو ناوانەیان بۆ گۆڕیوە کە لە هەمان کاتدا تریاک و مادەی حەشیشە. لەبەرەوەی ئێستا بەڕاستی خەتەرێکی زۆر هەیە لەسەر گەنج و لاوەکانمان، چ لەسەر کچەکان چ لەسەر کوڕەکان. بابێن دەورات بکەنەوە لە بۆ زانکۆکان، بابێت دەوران بکەنەوە لە بۆ پەیمانگا و لە بۆ قوتابخانەکان، یعنی کارەساتە تو هەست بکەی یاخود زانیتت یاخود بۆمان دەرکەوتووەکەوە لە قوتابخانە سەرەتاییەکان حەبوو مادەی تر دابش دەکرێت یاخود ئالوگۆڕی پێ دەکرێت لە نێو قوتابیەکاندا. بۆیە مامۆستایانی ئاینی ئەو کاریگەریەیان هەیە، دەسەڵاتداریش چاویان لەسەریانە بۆ ئەوەی کەوا خەڵکانی هەرێمی کوردستانمان پارێزراو بێت لە مادەی هۆشبەر. دەستخۆش سپاس بۆ ئەحمەد کوردی مامۆستای ئاینی، سپاس دەکەین کە لەم تۆرە لەگەڵمانە بوو. دەستخۆش بێت. زۆر سپاس مامۆستاجان.